لازم لەوەی دێ یعنی ئەوی پیلی داگیرکەر دەگری 135 خاچی کوردستان داگیر کرا خۆ حزبەکەی تو یەکێتی لێ باڵا دەستا خۆ خەڵک نییە قەزدم لەسەر دێ ئەوە دەزانی ئەوەی خاک فروشەکان ئەوان لێ مەسئولن خاک فروشەکان کاکە ئەمە دیفاع کردیە لە سحێلە لە پردێ دەزانی کێ بوون قوربانی دایە شەهید ئەدی ئەوەی سویەکی ئابوو شنگالی کرد خۆم لەگەڵت دام یعنی 16 ئۆکتۆبەریش خیانەت بوو ئەم لەگەڵت داما شنگال لەسەر داوای شنگالیەکان بوو بە خۆیان گوتی بە شەڕ یەکتر ناکەین ئێمە نامەت خوێن بڕێژێت لەسەر داوای ئەوان بوو ئەگەر ئەمری سەرکرداتی ئێمە بوو لەوێ دیفاع بکرێت بەڵام ئەوان گوتی داوا دەکەین ئێمەش مراعاتی کوردی یزدی دەکەین بە شوێکی تایبەت یعنی کوردانی یزیدی ئەوە شتێکی نوێیە کا قادر تخوا ئەوە جملەیەکی یعنی کە ئەنگۆ دیفاعتان نەکرد لە بەخاتری ئەوەی خەڵکی شنگال گوتە نابی دیفاع بکەن ئەزانم ئەتوێ قەوس وەختی داعش هات ئەنگۆ دیفاعتان نەکرد ئەو خەڵکەتان وەکو دیفاع ئەوەندە بوو کراو شەهیدمان هەیە بریندارمان هەیە 8,000 چەکدارتان لەوێن دەربوو هەموومان دیت کو هەراتن لە بوێ ناوی 200 چەکداری داعش یعنی بە 200 کەسی ئەو هێزە گەورەی پارتی سەحبی کردەوە مشکلە نییە ساحمان کردەوە چون گرتمانەوە جارێکتر ئەجە 5,000 ژن و مندار ئەدی شوم بزر کرا کڕیندرا فرێشرا چێ بەرپرسا ئەتو کچەکی خۆت لەوێن دەربووە کچەکی خۆت بژیت شەروانە بووە خەڵکی گرمیان نەبرد خەڵکی بارزانیان نەبرد باشە ئەلەوەش بادینان نەبرد برا ئێخر ئەلەوەش زەی گلەیە ئێستا ئەلەوەش زەی گلەیە پێشمەرگە کەل بۆ بواریان نەدا وەنیا گلەیی و ڕەخنە هەیە بەڵامە تەجروبەی ئەنفال هەبوو لێت گەڕا خەڵکی 5,000 ژن و منداڵ شوم بزرە کا قادرەت و بابی ئەزانی کچت بدرێتە داعشێک هەر شەوەی لە باوەش یەکێک بێت چەند ناخۆشە بە 3,000 کچ و ششمان هێنانەوە بە هەر شێوەیەک بێت ڕزگارمان کردن بەس پارتی ئەوەی کرد کەسی تر نەیکرد ئەوەش بزانە بابەشتە باشەکانیش بڵێن بابا ئەمە ئیشی مەوەیە لایەن تو پارتی لە خۆت حەق خۆتە دیفاع لە پۆزەتیفەکان بکەی بەس ئەمن کەسێکی ڕەخنەگرم ڕۆژنامەنووسم لە دوو کەم و کورتەکان دەگەڕێت